زۆر جار ڕەوەند بۆ نمونە کاتێک کەسێک ئەبینین ئەڵێن بەخوا زۆر خۆشەویستە زۆر شیرینەخۆ ئەوە نەژ نابێ ئێمە بینیمانە هەر ئەوەیە کە لە یەکەم دیدارە هەستێکی خۆش و ئارامی بە ئێمە بەخشی یاخود بۆ نمونە هەنێک جارە چینە شوێنە گەڵێن بەخوا زۆر دڵتەنگ بوو ئەتر سەرناکەمەوە بۆ شوێنەیە. ئەمە لە ئێستاە باسی لە ڕاستی وزەکان ئەهێنێتە ئاراوە ئەوەی کە هەندێک لە کەسەکان هەندێک لە شوێنەکان هەستێکی ئەرێنی بە ئێمە ئەبەخشن وزەیەکی ئەرێنی لە ئێمە دروستەکان هەندێک لە شوێنەکانش بە پێچەوانەوە ڕەنگە بۆ خواردنی ژیان بۆ جلوبەرگی ژیان بۆ ئارایشی ئەوە گونجاو بێت بەڕاستی کاریگەری هەیە جا هەر بۆیە ئێمە لەم تەوەڕای قساکەین لەسەر وزەکان ئەوەی کە بۆ نمونە چۆن وا بکەین کە ژیانمان سوودمەند بێت لە وزە ئەرێنیەکان و هەروەها بە پێچەوانەکەی و تاکو بۆ مانکرا خۆمان دوورخێنەوە لە وزە نەرێنیەکان و لەگەڵیشیا زۆر جار ئێمە کاتێک باسی وزاکەین زۆر جار ئەگەر بۆ نمونەمە کەشێکمان ڕەخسان کەشەکە گونجاو بوو دڵمانتیای خۆشبارەوەی کە لە ئەفغانستان کراوە لەو گەلەریە هۆنەریەیە ئەم خاتونانە هاتوون بۆ شوێ ئەو بێ ئۆقرێ و نائارامی خۆیان لەوێ هێور ئەکەنەوە وردە بین لە ڕوخساریشیانە ڕەنگ ئەداتەوە ئارامەیەک ڕەونەقێک ئەکەوێتە ڕوخساریان هەست ئەکەی پێوایانە دیارە بێ کاتە چۆن سوود لە وزەکان وەربگرین بۆ خاتونەکان بۆ ژنانی ئێمە کچانی ئێمە بۆ ئەوەی کە لە ڕێگەی با بڵێن ئەوەی کە ئەیکەن لە ژیانی خۆیانە تەنانە دوا بکەن کە ڕوخسارێکی جوان ڕەواڵەتێکی جوانیشیان هەبێ کاتە لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی خاتونی بەڕێز پەرەنگ عەبدولکەریم کە بەڕێزیان ڕاهێنەری دەرونین پەرەنگ خان سڵاوی لێ بە زۆر بەخێر سڵاو خۆشەویستان سپاس دەکەم. هەر سەرەتا بابینە بابەتی وزەکانەوە پێمان بڵێ وزەکان بە ئەرێنی بە نەرێنی چۆن کاریگەری بەگشتی لەسەر ژیانی ئێمە دروستەکەن چ ڕۆڵێکیانەیە؟ زۆر سپاس بۆ بانگێشتن کردتاندا سەرەکی. بە نەزەری من ینی ئەوەی کە ئەو باسە زۆر گرینگە ینی زۆر بە نرخە چونکە ئەو ماوەیە باسی ژنە و باسی تونند و تویژێکی کە بەرامبەر بە ژنان دەکرێت. ئەوەی کە بزانین ژن بەخۆی سەرچاوەی وزەیە ژن و ژیانیان کتۆ و ژن وزەیەکی زۆری هەیە لەبەر ئەوەی ئەمە وزەمان هەڵبژاردەوە لەبەر ئەوەی کە ژن وزەیەکی زۆری هەیە دایمە بە دوای جوانیەکاندا دەگەڕێ دایمە پێی خۆشە وزە ببەخشێەوە وزە وەرگرێەوە لە شتێک دەگەڕێ بە عنوانی وزە و عاشق دەبێت بۆیە ژنان بەردەوام لە جوانی ڕازۆرتر عاشق دەبن و ئیشقیش دەدەن بە ماڵێ بۆیە دەڵەن ژن و ژیان ماڵێکی کە ژنی تێدا نەبێ یانی دەڵە پیاو هەتا ژن نەهێنێ نابێتە ماڵ ئەوە زۆر جارەڵێن دەڵێن هەر ماڵێ ژنێت یا بێ ئاوانی تایە دەقیقەن ئاوایە کە بۆیە میش ئەو زۆرم پێخۆشەکەن گۆ ئەوەتان هەڵبژاردۆ جامن لێرە دەم هەوێ شتێکی نەرێنی باس شتێکی زۆر نەهێنی باس بکەم کە ژنان چ بکەن کە ڕۆژ دەگەر ڕۆژ چ مکیاژێک بەکاربەرن چ جوانکاریەک بەکاربەرن نازام چاو لە چ دووربینێکیشکەم چی بەرامبەرن بەڵێ چاو لە چ بکەن چ جوانکاریەک بەکاربەرن کە ڕۆژ دەگەر ڕۆژ جوانتر بن باش ئەمە بەس بۆ ئارایشتە پەرەنخانیان بۆ جلوبەرگ و لە شێوازی ژیان و خواردن و هەمووی ئەگرێتەوە لە هەمووی دەگرێتەوە قسەی جەناب دروستە لە هەمووی دەگرێتەوە بەس پێم خۆشە گەرە من قسەم کرد تکایە زوو نێنە نێو قسەکانم چونکینێ ئەمن زۆر بە زەحمەت دەتوانم قسە بکەم وە گەنگۆ بێژەر نیم یانی شتێکم کە ڕێخستۆ بۆ من مشکلەی زیاد دەبێت ئەوەیە کە هەمیش بزانم کە ژن چۆن عاشق بێ عاشقی چێ بێ وە چۆن کارێک بکا کە ئەو کەسێک کە عاشقێتی و بەرامبەرێتی هەتایە زۆرتر و زۆرتری خۆش بوێ و جوانترین و بە نرخترین دیارەکانی ژیانی بداتێ بۆ نمونە هەر شتێکی ئەو پێی خۆشە ئاڵتونی بداتێ سیارەی بداتێ خانووی بداتێ وەک بە نرخترین شتی ژیان و گردوونی بداتێ و وای لێ نەبێ وەگە و ئیشخانەی ئەوڕۆ کە دەبینی پاشەوەی زەواجیان کرد لە پێشدا کابرا پێی خۆشە لە دەیقەیەک لە سانەیەک دەگەڕێ کەسێک بەرێ لە بندارێک لە کونێک دەستێکی بگرێت چاوێکی لێکا ژنەکەی ئاوە خۆش دەوێ و ئاوە حاڵی ژنەکە دەکا بەڵام پاشەوەی زەواجیان کرد دوای مانگێک ساڵێک دە ساڵ ئەو شتە نامێنێ زۆر ئاسایی دەبێ بەڵام ژن دڵی بەردەوام ئەو کتە کوتەی پێخۆشە چون دڵی ژن حەساسە دڵی ژن زۆر بەخەوەتە شتەکان هەست پێ دەکا ئەمن دەمێ باسی ئەو شتە بکەم کە گرنگی بۆ شتە بدەم ئەوە شتێکی بە نرخدانێم و ئەو هەموو ئەو ڕۆژان تونند و تیژی دەبینین کوشتنی ژنان دەبینین ئەو هەموو ژنانە دەمرن لە دەست پیاوان لە دەست پیاوێکی کە پێشتر خۆشی ویستۆ دڵی بۆی دەرهاتۆ دایمە دەفکری دابۆ بەڵام دوای ماوەیەک دەبینی هەر بە دەستی و پیاوە دەکوژرێ
ئەمە چ بکەین ئاشقی چێ بێژن ژن چێ خۆش بێ ئەو هەموو وزە جوانەی هەیەی ئەو هەموو وزەیە کە کاتێک عاشق دەبێ بەرق لە چاوی لێ دەدا دەنگی دەلەرێتەوە بۆیە دەڵێن دەنگی ژن زۆر خۆشە لە هەموو ئاینێکدا دەڵێ ژن گۆرانی نەڵێ ژن قسە نەکە زۆر بە دەنگی بڵین گۆرانی نەڵێ چونکە دەنگی ژن و هەستی ژن شتێکی جیاوازە تەواوی پیاوی دنیا کار دەکەن بۆ نمونە پیاوی وایە شەو تا بەیانی کار دەکا ئەو هەموو پارەیە بەدەستێنن ئەو هەموو بە چیلۆ ئاڵتون دەکڕن بۆ ژنان خانوویان بۆ دەکڕن ئایفۆن چاردەیان بۆ دەکڕن هەزار شتیان بۆ دەکڕن یعنی تەواوی ژیانی خۆیان تەلاش دەکەن بۆی کە پارەیە کۆکەن بیدەن بە ژنەکە وە ژنێکی جوان بێنن دەبینی ژنێک دێنن 10 ساڵ لە خۆیان چکۆلەترە نازانم چون پیاوێک ئیجازە بخۆی دەدا بە ژنێک کە 10 ساڵ 15 ساڵ لە خۆی چکۆلەترە ڕقم مۆبایلی بداتێ یا ئەوەی کە داوای زەواجی لێ بکە و بۆ دیکە بە نەزەریمەوە پرسیارێکە بۆ ئەو کارێک دەکا چونکی نەژنەکە وزەی تایبەتی هەیە دەزانێ ئەو ژنە جوانەوە دەزانێ ئەو ژنە وزەیەکی زۆر گرانباییتر لەو شتە مادیانەی دەداتێ ئەو ئاگاهە لەو شتە بۆیە ئەوەی دەکا بۆیە تەواوی پیاوی دنیا حازرن ئەو هەموو شتە بکەن بۆ ژنان ژنەکە لە ماڵی ڕاگرن دەڵێ تۆ لە ماڵێ بە من سارت دەدەمێ پێشخزمەتت بۆ دەگرم قەسرت بۆ ساز دەکەم فڵانش دەت بەمە سەفەر ئەتو بۆ خۆت ماندوو دەکەی ئەتو هەر لە ماڵێ بە لە ماڵێ بە چ بکە ئایا ناتوانێت لە فەیەک بکڕە لە دەرێ بیکڕێ بۆ ئەو هەموویە دەکا چون دەزانێت ژنەکە وزەی تایبەتی دەداتێ وزەیەکی تایبەتی دەداتێ کە ئەو گەشەی پێدەکا بۆیە دەبینی پیاو هەمیشە ژنێک دێنن کە 10 ساڵ 15 ساڵ لە خۆیان چکۆلەترە و ئەوەیە وزە و ئەوەی کە ئەو وزانە لە قەدیمەوە باس کراوە لە قەدیمەوە لە ئاینە کۆنەکان بۆ نمونە یوگێکان بودیسمەکان عارفەکان بەبێەوەی کە تحقیقیان کرد بێت دە موردەدا باسییان کردو مەسەلەن کتویانە ئەنێرژی کی مەسەلەن پێی دەڵەن ئەنێرژی پێی دەڵەن پرانا پێی دەڵەن کی چینەکان مەسەن ئەوەی پێ دەڵەن هەرێکی شتێکی پێ دەڵەن و ئەوە منزور هەمان وزەکەی کە جەنابەت باست کرد ئەو وزەی ئەرێنی یان نەرێنیە کە ئەنگۆ باسی دەکەن و پرسیارێک جوانەکەتان بۆ من لەسەر ئەوە بوو ئەوەیە کە ئەو وزەیە چییە و ئەوەیە کە ئەمە ژن چونکە زۆر بەنرخە لە خۆڕا پیاو قەدری ناگرێ لە خۆڕا پیاو قەدری ژن ناگرێ هەموو ژنێک تایبەتە هەموو ژنێک وزەکی تایبەتی خۆی هەیە بۆیە پیاوان پێیان خۆشە دەگەڵ و هەموو ژنە بن ئەگەر لیان گەڕێن مەسەن پادشا قەدیمەکانتان دیت و هەموو حرەمسەران هەبووە دوای ئاینەکان هاتوونەوەیان هەچکۆلە کردوتەوە بۆ نمە دوایە فەرهەنگ و کولتور هاتۆ کتێ نابەزیەک ژن وایە ئەوە پس ژن وزێکی بەڕاستی تایبەتی هەیە و هەر ژنەی تام و بوون و ڕنگ و چێژی تایبەتی خۆی هەیە باشە خەت و بەڕێ ئەم وزەیە چۆن دروستە بێ بەڕێزت باس لەوە کرد کە خانمەکانن کە ئەم وزەیە بە ماڵە بەخشن بە پیاوە بەخشن ئەم وزەیە چۆن لای خانمەکە دروستە بێت لە ڕۆ دەرونیەکەی زۆر زۆر جوانە پرسیارەکە زۆر سپاس بۆ پرسیارت ئەوە دەزانین چۆن ئەمەش بیسە بدەم پێ باسیەوە بکەم کە ئەمە ئینسان بە عنوانی مرۆڤ چۆن وزە بەدەست دێنێ و چۆن وزە لە دەست دەدا و ئەو ژنانەی کە باسم کرد ئاوا بە نرخن لە چ وزەیەک بگەڕێن کە ئەو جوانی و توولی عمر و ئەویان بمێنێتەوە دەبێت لە بەنرخترین شتی دنیا لە بەنرخترین عیشقی دنیا بگەڕێن با ئەرزشترین عیشق گرانقەدرترین شتی دنیا دەبێت لەو بگەڕێن و ئەوە بەڕاستی بە جوانکاری و بە تەجمیل و هەموو مانگێ $100 بدە و $50 بدە و ئێرەت بوو تاکس کە ئاوای لێ نەیا و ئاوای لێ نەیا و ئەوەی کە بچوفی لێر بکە کەمێک ئێرەت بێتە سەرێ و لێوت ئاوایە ببورن ئەلان ئەو ژنانە ئەمن زۆر زۆر بەداخەوە ژنم دیوە مردوون لەسەرەوەی کە چۆ چەوری ئێرەی دەرێنێ لە جگایەکی دیکەی بکە قوڵایەکی زۆر لە پشتی خۆی دروست دەکاوە لە فۆڕم دەچێتە دەرێ ئەبە شتە کە وەلی بۆی سۆشیال مێدیا نیشانی مەدەدا ژنێکی کە زگینێ جوانە مەسەلەن هەمیشە ژنێکی 20 ساڵە 22 ساڵە سۆشیال مێدیا نیشانی مەدەدا کە زگینێ و ئەوەیە ئەوە وەلی ئەوانە بەداخەوە ئەوڵەن زۆر مادێ کیمیایی و ژەهرایی واردیە و لەشیان دەکەن وزەیان نامێنێ بۆ ماوەیەکی زۆر حتا ئەو کەسێک کە خۆشیان دێ ئەو کەسێک کە پێیان خۆشە خۆیانی بۆ جوانکەن ناتوانن حتا بیبینن چون دەبێت دەبەستەری دابن هەتا یەک دومانگ دواتر قوڵایەک لە پشتیان دروست دەبێ کە ناتوانن کە درێژ دەبن پشتیان بحەسێتەوە دوای چەند ساڵ داوە دووساری ژانە پشتێکی زۆر پیس دەبن
زۆر ئەمنها زۆری تو من زۆرم دیقەت ئەمە ئەو شتانەیە کە پێویستە نەکرێت بەڵام چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم وزەیە دروست ببێت ئاوەتە ئینسان بە 5 حواسی خۆی وزەوەردەگرێت بە 5 شتیش لە دەستی دەدا بە چاوەجانەکانی بە کەپۆی بە دمی بەجۆی بە لەمسکردن بۆ نمونە بە چاوەکانی کە زۆر چاو نەجێڕێ بە تایبەت لە نامەحرەمەوەی لە هەموو ئەدیانێک دەڵێن تۆ چاو لە نامەحرەم مەکە چاو مەجێڕە دەچێ بازار زۆر چاو مەجێڕە لە جێی زۆر قەرە باڵغ مەبە یا زۆر قسە مەکە ئەو هەموو قسەکردنە هەمووی دەنکە وزەیە لە تۆ دەڕوا یا بوون بەشتی گوڵی سووری تازەوە کە بوون بەشتی خراپەوە هەناسە کە پۆکە لە هەمووی گرانترە هەناسەیە ئەتۆ هەرچەند کاخت بۆ دروستکەن ژنێ کاخی بۆ دروستکەن بە چیلۆ ئاڵتونی دەنێ ئەگە 5 دقە کە پۆی بگرن هەناسە نەچێشێت چی دەبێ دەمرێ پس گرنگترین شت هەناسەکانمانە گرین بۆ ئەمن تایبەتی دەڵم بۆ ژن چون ئەمن وزەی ژنم زۆر پێ لەسەرترا بەڵام بۆ پیاویش بۆ مرۆڤایەتی هەناسەیە هەناسە لە هەموو شت گرنگترە کە تۆ دەبێ هەناسە بشێشی بە چاوەکانیشت دەبێت چاو لە سروشت و لە ئاسمان بکەی بە جۆیەکانت جۆت لە دەنگی باڵندەکان بێ جۆت لە دەنگی ئاو بێ جۆت لە دەنگی بارانە بێ جۆت لە دەنگی خوڕەی ئاو بێ جۆت لە دەنگی لەو شتانەی کە لە سروشتەیە جۆ بدێ دەنگی ئەوانە جۆ نەدێ ئەو موزیکە خراپانەی کە دایمە دەچنە سەرێ و دێنەوە بە لێوەکانت زیکر بڵێ زیکری ئەڵڵا زیکرە خۆشەکان لا ئیلاهە ئیلا الله سوبحان الله یا زیکر و مانترا بڵێەوە مانتراکان کە لە یۆگاژدا هەیە ئەوانە زۆرتر سای بکەی ئەوانە بڵێ یا سکوت بکەی خولاسە ئەوانە یەک سەریشتن کە یەک وزەت ئەوانە ئەو چوار ئەو کونانەی کە هەیە لە بەشەردا ئەو بەتاڵایانە وزەی لێ وەردەگرین و وزەی لێ وەردەگرین جا دەمەویست باسیەوە بکەم کە دروستە ئەدیانە قەدیمەکان و لە کۆنەوە باسی ئەو شتانیان کردو 4000 ساڵەوە پێش بۆ وزە بە نرخترین شتە کاتێک ئینسان دەمرێ هەموو شتێکی ئیش دەکا بەڵام ئەو پاڵسە ئەلکتریکانەی کە لە مێشکیدا هەیە ئەو پاڵسانە ئەوانە نامێنن ئەو پاڵسە ئەلکتریکانە بۆ دەبینن ئینسانێک تاکەنجێ دەژی ئەو وەختێکە وزەی هەیە بۆی بزانن ئەو بەشەرە مردوو یانە مردۆ مەسەلەن وانەیەک ئەلۆ پرۆفسە 4 پرۆفسۆری گرنگ هارگ ئەریتنێر بوو کە لە زانکۆی ڤیەن لە ئۆتریشە بە دنیا هاتۆ ئەوێ دەڵێ ئەو پاڵسە ئێرێک دەستگایەک ئامێرێک دەبینێتەوە کە ئەو پاڵسە ئەلکتریکیانە کە عاملی حیاتە بۆ بەشەر ئەوانەی پێ ئەندازەگیری دەکا چون قەدیم دایانکوت دڵی چاو لێ دەکەن چاوی لێ نادا دڵی لێ نادا یا مەسەن چاوی ناسوورێت دایانکوت مردۆلی دەشبینی نەمردۆ هەتا ئەو دەستگایی ئیختراع کرد کە لە مێشکی ئەو پاڵسانە بزانێ ماوە یانەما ئەلانیشێ لە یەکێک بزان مردۆ یانە مردو لە خەستەخانە لەوە بەکاردێنن یا مەسەلەن دوایوی فیزیکدانێکی دیکە نێوی ئەلێکساندر گرۆویچ بوو فیزیکدانێکی رووسی جەنین شەناسە زانی کە ئەوە ئێستا ژنان دەچن لە نێو زگیاندا چون ژن قودرەتی زاشی هەیە ئەوە قودرەتێکی زۆر گەورەیە ژن هەیەی کە دەبێ ئەرزشی خۆی بزانێ ئەوەیە پیاودەی هەوێت نەسلی خۆی زۆر کا بە وەسیلەی ژن ئەو جەنین تەشعشعاتێک کە جەنین لە خۆی نیشان دەدا کە پێی دەڵێن تەشعشعاتی زیستی نورانی بایۆفۆتۆنیکن ئەوانە ئەو دەستگایەی جێبەجێ کردوە دوایوی کۆنستانتین کرۆتۆف بوو کە دەستگای GDV کە ئێستا لە بیمارستانەکانی تاران بۆ نمونە لە میلادی تاران هەیە لە دانیشگای شیرازێ هەیە ئەوانە دێنن ڕسمێک لە تۆ وەردەگرن بزانن وزەی دەوروبەرت چۆنە باشە ینی ئەم وزە نەبینراوە کرێت لە ڕێگەم ئامێرانەوە بەڵێ کەسێکا تۆماری بکەن بەڵێ اینجا ئەم ئامێرە چیمان لەسەر وزە بۆ نمونە کەسی وا هەیە منەی بین مەڵم بخوازەوە دڵم پێکرێت کەسی وایە زۆری نایناسم خوا ناتوانم لەگەڵی دوو کەلیمە قسە زیاتر بەڕاستی ئەم وزانە ئەکرێت لە ڕێگەی ئامێرێکی فیزیکیەوە تۆماری بکەیت بەڵێ جا ئەوە بۆیە ئەوانەیە عیلمیەکان زۆر جۆ نادەنە شتە قەدیمەکان بەڵام ئەوە لە نەزەر عیلمێەوە کۆنستانتین کرۆتۆف بوو کە دەستگای GVD ئەختراع کردو کە ئەم بەخۆشم بەکارم هێناوە دەچی جوان هالەی دەوروبەرت ئەو ئۆڕایەی دەوروبەرت کە ئێنەرژیک بادی پێدەڵەن یا ئۆڕای پێدەڵەن یا لە دینەکانی خۆماندا مەسەن دە یۆگادا پێی دەڵەن هالەی دەوروبەرت و چاکراکانت مەراکزی ئێنەرژیەکانت ئەوانەی کە دەسوڕێن ڤیلاف ئێنەرژی لە بادیدایە کە حەوت دانە سەرەکیەوە زۆر زیاتر لەوانەیە
ئەوانە هەموو ڕسمی لێ دەگرێت و ڕسمەکەت پێشان دەدا بۆ نمونە دەڵێ مەسەلەن حالەی تۆ ڕەنگی زەردە ئیتۆ بۆرە چیمان پێڵێت ئەو حالەیە پێمان دەڵێ هەر ئینسانێک کە لەسەر وزەکەی خۆی کار بکە حالەکەی گەشاوەتر دەبێ نورانی تر دەبێ ئێنێرژێک بادیوی گەشاوەتر و جوانتر دەبێ و بۆیە ئەنگۆ پێغەمبەران دەبینن لە دەوری سەریان کە دایان چێشنەوە نورێکیان لەسەری دەچێشنەوە ئەو دەم ئەویان زانیوە بەس خەڵک هاتۆ لە ڕووی منتقەوە دوێکەوت بۆیش خودا کە باس دەکرێ ئەمە کە باسی خودا دەکەین چونکە خودا بە چاوی خۆمان نایبینین هەر بە عنوانی شتێکی گەورە دەڵین چونکە بە خۆمان دەزانین ئەرز 4 میلیارد ساڵ لەوە پێش ئەو منزومانە و کاکێشانە دروست کراون و تا ئێستا زۆر بە نەزمێکی جوان لەسەر جێی خۆیان تاو لەسەر جێی خۆیەتی سەری ساعەتی خۆی هەڵدێ مانگ لەوێ و ئەوانە زۆر بە نەزمێکی جوان دەسوڕێن و ئەمە لەسەر ئەو گۆی زەویە کە لە منزومەکەدا ئەوەندێ و هەزاران منزومەی دیکە هەیە کە ئەوانەی عالم و محققن تاقیقیان لەسەر دەکەن ئەمە لەسەر ئەو گۆی زەویە شتێکی ئەوەن دووسکەچ کۆلەین خاتو بەرەنگ ئەم شتانی کە باست کرد ئێمە کۆتا تەوەرمان باز لە تەوەرێکی وەرزشیەکات و کۆمەڵێک ڕاهێنان و وەرزش و چالاکیمان هەیە تایبەت بە خانمانی دووجیان باشە ئەکرێت بڵین وەرزشکردنیش بە هەمان شێوە هۆکارێکە بۆ دروست بوون و بەدەستهێنانی وزە بەڵێ دقیقەن زۆر جوانە وەرزشیش یەکێک لەو ڕاهێنانانەیە کە وزەت دەداتێ و لە قەدیمەوە ئەنواعی وەرزش هەبوو مەسەلەن یۆگا هەبوو من بۆ نمونە بۆ یۆگا لە ئاسانەکانیم بەکارهێناوە ئاسانەکانی یۆگا هەیە بۆ نمونە جوڵە وەرزشەکان ئەلبەتە تەواوی ئەو جوڵانە ئەمن چون بابگەڕێمەوە سەر ئەوەی کە وزەکان لە چۆ وەردەگرین ئەو 5 هەستانەی کە هەمان بوو وزەیان لێ وەردەگرین یەکێک لەو شتانەی دیکەی کە لە وزەی لێوەردەگرین لە سروشتە و تەواوی ئەو شتانەی کە بەچاو ئەوە ئەو پەکەیجە کامیلەکەی لە نێو سروشدا هەیە بۆ نمونە کەسێک کە بەیانی زوو هەڵدەستێ و ئەڤڵین تیشکەکانی خۆر تەماشا دەکا بۆیە لە هەموو ئەدیانێک کتویانە بەیانی زوو هەستە بەیانی شەوێ زوو بن و وەکو هەموو جانلەبەرێکی دی ئەمە جانلەبەرێکین شەوێ زوو بن و بەیانی زوو هەستە چونچێ گۆی زەوی ئەمە منداڵی ئەو گۆی زەویەن کە ئەرزم کردی 4 میلیارد ساڵە زۆر بە جوانی زۆر بە نەزم و تەرتیبی خۆی دەسوڕێ و نورێک هەیە نوری خۆرشید و نوری تاو هەتاو خۆر کە مەسەلەن نورێک دەدا کە پڕە لە فۆتۆن و لە وزە یەکێکیش لەوێ ڕادێ یەکێک لە وزەکان لە تاو ڕادێ 300,000 کیلومتر دەچرکەدا تی دەکا ئەو نورە تا دەگاتەمە زۆر باشە جا ئێستا کاتە باسی ئەوەت کرد بە ڕێزت بۆ نمونە وەرزش بکەین زۆر باشە بە تایبەت بەیانیان زوو هەستین ئەو تیشکی خۆرە ببینین لەگەڵ یا سوپاس گوزار بوون تا چەند گرنگە بۆ نمونە زۆر جار باسی ژنانت کرد کچان و ژنانی ئێمە لەگەڵەوەی کە خۆیان چەند جوان دروستی کردو هەر مرۆڤێک بەڵام زۆر جارە بینی ڕازینیە لەوەی کە هەیەی لەو جوانیە هەر بۆیە ئەچێت دەستکاریەکە ئێستا تا ڕادەیەک ئاسای بەڵام تو تەواوی ڕەواڵەتی خۆت تێک بی یان ئەو نەشتەرگەریە مەترسیدارانە ئەنجام بیت و هەر ڕازی نەبی لە ئەوەی کە هەیت یعنی سوپاس گوزار نەبی ئەمە نیشانەدات لە ڕاستیە ئەم سوپاس گوزاریە تا چەند وامان لێکات وزە ئەرێنەکان لە خۆمانە سەیف بکەین نەرێنەکان دەرکەین بەڵێ گرنگترین شتەکە سپاسگوزاریە لە ئاخری ئەم دەم سپاسگوزاریەکە بێڵمەوە لە ئاخری تەشەکورکردن لە خودا سپاسکردن لەو ئەزەمەتە کە ئەمەی دروست کردو و خودایەکەیە کە ئەو گردونەکە بەو نەزم و تەرتیبە دەسوڕێ ئەو نەزم و تەرتیبێک کە 4 میلیارد ساڵە دەسوڕێ ئایا ناتوانێت ئەمە جوان دروستکە خودا سعی کردو جوانترین وێرژەنی مە دروستکە هەر ژنەی جوانترین وێرژەنی خۆیەتی کاتێک دەستکاری خۆی دەکا ئەو وێرژەنە تێک دەدا بۆیە جوانکاریەکان وێرژەنیمە جوان ئەو شتێک کە 4 میلیارد ساڵە خەریکە ئەمەی ئاوە ئەلان دروست کردو خەریکە ئەوەی دەستکاری دەکا و ئەمەش تووشی ئەو هەڵەیە بووین و هەمومان تووشی ئەو گردابە دەبین بەڵام قەیدە ناکات لە هەر مەرحەلێکین بگەڕێینەوە باشترە ینی زەرەر لە نیوەش ڕابگەڕێتەوە دەڵێن قازانجە کەسێک کە جوێی لەو قسانەی من دەبێ بە دڵنیایەوە گردون خۆشیویستە و زەکانی گردون و خوددا خۆشیویستۆ کە ئەو مەتالبەی جۆلەیە هەر کچێکی کە جوێی لێتی هەر ژنێکی کە جوێی لێتی سای بکە لە هەر مەختەیەک لە ژیانی هەیە ئەگەر کونێک گەنجترە کە خۆزگەم بخۆی ئەوەی کە تەمەنیشی زۆرترە قەیدە ناکە ماوەیەک ئەو شتانە بەجێ بێڵێ خۆی دەنێ وزە باوێ و فکر لە وزە بکاتەوە
بۆ نمونە چۆن خۆی دەنێ وزە خۆی دەباوەشی سروش باوێ چیدی کە لە ماڵەدانە نیشە بە شتە مادیانەوە خۆی چونە و لە ئیشق دەگەڕێ ژن لە ئیشق و لە خۆشەویستی لە کوتەکوتی دڵ دەگەڕێ ژن لە هەر چەندی شتی جوانی بدێ 100 جان تا 100 پێڵا و 100 زڵک لیباس لەبەر چاوی دەکەوێت هەر ماڵی بۆ دروستکە قەشق و ئەوەی بۆ دروستکە ماوەیەکی دی لەبەر چاوی دەگەڕێ بۆ ژن دایمە لە شتێک دەگەڕێ چونکە ئەو وزە سەرەکیەی کە لە گردووندا هەیە و لە مەشدا هەیە ئەو پاڵسە ئەلێکتریکیانەی کە ئەو دانیشمەندانە کەشفیان کردو کە ئەلان نازام شاید وەخت زۆر کەمەدەنا 4 دانیشمەندی سەرەکی هەن ئەوەیان کردو ملان ناتوانم شاید نازان چەندیشم وەختەیە وڵات کاتەکەمانی تر لە تەواو بوون ئەرێ ئەوەیە جا ئەو بۆیە ناتوانم ئەوە دەبێت بانگم کەن بە تایبەتی بۆتان باس بکەم ئەو وزانە باشترین شتەکەی لە سروش وە دەست دەکەوێ ژن کەمێک لە ماڵێ بچێتە دەرێ ژن کەمێک لە ماڵێدا نەمێنێ بەس وڵات خاوێن نەکاتەوە ئەوەش بکە بەڵام حتا بە تایبەت ئەمن بۆ ئەو ژنانەیە کە ئێستا لە کۆمەڵگا نەخشێکی زۆر جوان ئیفادەکەن مەسەلەن لە جێیەک ڕئیسن لە جێیەک وەک جەنابەت لە سۆشیال مێدیان دوکتورن خەفەرن پەرستارن شەوانە نانون ئەیوە چی دیکە ئەو زەی لە چۆ بێنن بەیانان هەڵدەستن کەمێک مەنگول و یا مەسەلەن بێتاقەتن بەڕاستی ئەو وزە دڵخۆشیە لە چۆ دێ کاتە پلانیان هەبێت لە ژیانە ئامانجیان هەبێت خۆی قسەیەکی شەیە ئەڵێ ژن وەکو گوڵ وایە باخەوانێکی واتە حەزی لە ناز کێشانە لە ناز بێبەشیان نەکەن زۆر جوانە ئەمە هەمومان وەکو گوڵای گوین بۆیە گوڵ ئەگەر کونە ئاوی دەیە کودی دەیە ئاوی دەیە کودی دەیە دوایەکان نازی بدەیە مەسەلەن دەستی پێدا بێنە ئەو گوڵە نابێتێ هەتا نوری تاو لێی نەدا نورێکیشی دەوێ نور فۆتۆنی دەوێ ئەو فۆتۆنە لە تاوەکە ڕادێ بۆیە هەمومان دەڵێن بەیانی زوو هەستە ئەڤڵین تیشکی خۆر تەماشاکە دەگەڵ ئاخرین تیشکی خۆر کە دەڕۆ ئەو دوودانە تۆ دەتوانی چەند سرکە خۆتی لەبەر خاوکەوە و ئەو تیشکە وەرگری خۆتی لەکن ئارامکەی ئەو تیشکە وەرگری و هەروەتر جوڵەیەک بکەی لە سروشت جوڵەیەک بکەی بە پێیان بڕ لە ماڵێ وەرە دەرێ لەو ماڵە بەستراوە وەرە دەرێ کە هەمووی مردوویە ئەو دار و بەردوشتە بچۆجەیەکی زیندوو کە وزەی گردوونی لێبێ وزەی حەیاتی بە پێخاوسی تەنانەت بێگۆرێویش بڕۆ ئەوە هەستی بۆیە لەسەر ئەرزی دایک ئەرزیمەیە ئەو خۆڵە ئەو زەویە ئەرزیمەیە ئەمە جەزب دەکا ماندووبوونەکانمان وەردەگرێ ئەتۆ دەچی سەرکۆرەی مانگ لاقت ئەرزی ناگرێ ماندووی تۆ ناحەسێتەوە ئەو کەسانی دەچنە سەر مانگ بەڵام ئەمە ئینسانین ئەمە بەشێکمان دایکی زەویە بەشێکمان ئاسمانە کە وەک بابی مەیە ئاگای لەمەیە ئەمە دەبێت ڕوودەوانە بکەین و خۆمانی بۆ ئەوەی کە کوتم خۆمان داپۆشین بۆ خەڵکی نەهێڵین زۆر تەماشامانکەن بە چاو وزەکانمان لێوەرنەگرن بە پێهەڵکوتن و زەمان لێوەرنەگرن بەو شتە بە زێر و ئاڵتون و شت نەمان غەڵەتێنن ئەمە دەبێت عاشقی خۆمان بین لە پێشدا ئەو وزە سەرەکیەی خۆمان و دوای عاشقی وزەی گردوون بین و بزانین ئەو گردوونە ئەو شتە عاشقی گەڵایدارەکان بین ئەو گەڵایدارە لە شەوێ ڕەهەتا بەیانی خەریکە ئەو هەوایەت بۆ تەسبیە دەکا ئۆکسیژن و پڕانات دەداتێ بچۆکنی گوڵێکی سووری ڕۆزی جوان لە ژوورەکەت دانێ بوونی پێوەکە بەیانان ئەو بوونە و ئەو ئێنەرژیە و هەستە لەو گوڵە سوورە جوانە وەرگرە لە تاو وەرگرە لە تاوپەڕین و تاو هەڵاتن و بەحسانە زۆر توولانین ئەگەر هەر کەس پێی خۆش بوو دەتوانێت ئەو بەحسانە ئیدامە بدەین زۆر سپاس بۆ تۆ خات و پەرەنگ زۆر خۆشحاڵ بووین وەلی زیاتر لە هەموو شتێک ببورن سپاس گوزاری بۆ ئەو شتێک کە هەی ئێستا ئەوەیە پڕ بەدڵ چونچینە یەک جملەی دیکەشم ماوە بە زۆر بە کورتی چکە کاتمانیت نەماوەتەوەی ترمان چونەمە باسی ئەو شتانەمان کرد کە لە سروش وەریدەگری دەمەوێت باسی ئەوەش بکەم کە ئەمە ئەو شتانەی کە دەشی خۆین و زەمان دەداتێ بۆ نمونە ئەمە و زەمان ڕقەمەکەی ئێستا نووسی بوو 360 فکر بکەم باڵێ ئەوە تا هەموو جانلەبەرێکی وشکی 6500 بوویسی وزە هەیە جان لەبەرە ئاوەکان تقریبا 5500 یان هەیە بەڵام میوەجات 7000 و 8000 بوویسیان هەیە ئەوە چی ئەوەی ئاندرێ بوویس یەک دانە کەس بوو کە شتەکانی لە وزەی شتەکان ئەندازە دەگرن ئەلئان ئەمە زۆر فکر لەوە ناکەینەوە شتەکان ئاندرێ بوویس یەک دانیشمەندێکی گەورە بوو کە شتەکانی لە نەزەر وزەوە ئەندازەگیری دەکرد یەک سرکەم بدەیە خەیدە ناکەم ئەو ئاندرێ بوویسە دەڵێ کە
ئەمە ئینسان ئەگە شتێک ئەچون وزەکەی 6500 بۆ نمونە ئەگە شتێک بخوا کە وزەکانی لە خوارەوەی خۆی بێ وزە لە دەست دەدات چون دەبێ ئەو شتە بێنێتە سەدحی وزەی خۆی ئەگە شتێک بخوا کە وزەکەی لەسەرەوەی خۆی بێ ئەوە وزەی لە وەردەگرێت بەس بە دمیشمانەمە کە وزە وەردەگرین بە خواردن وزە وەردەگرین یەک سەرەکیترین شتەکەی ئاوی پاکە ئاوێک کە لە چەشمەکان دەڕۆیا فیلتر دەکرێت دووەمین شتێکی ئەو شتانە خۆراکیانەیە کە دەیخۆین شتی زیندوو بخۆین کە وزەی تێدا بێ ئەمە لە وزە دەگەڕین وایە وزەکە لە شتی زیندوودایە لە شتی کوڵاودانێ ڕۆژە یەک جەم شتی کوڵاو بخۆین ئیبەسیت ڕۆژێ دوو جەم شتی زیندوو کە وزەم بداتێ بخۆن بۆ نمونە مەسەلەن نارگیل 1600 بویسی ئەنەرژی هەیە وزە هەیە جۆزی هیندی ئاوە تا جۆزی هیندی کاکاۆ ئەوانە شتە ئاسایەکان بوون پس ئەمە گە گۆشتێک سەر دەبڕین ماڵاتێک سەر دەبڕین ئەوی ژوەک مەجان لەبەرە 6500 بویسی ئەنەرژی هەیە ئەوە ئاندرێ بویس ئەندازەگیری کردو کاتێکە تۆ سەر دەبڕی و ئەنەرژی حیات و پاڵسی حیاتی تێدا نامێنێ ئەنەرژەکانی یەک تەختە دێتە خوارێ ئەتۆ بەوەی هەزمیکەی دەبێ ئەو هەموو لە وزەی حیاتی خۆت بدەی بۆ بۆیە پێی پیر دەبی ئەوانەی گۆژ زۆر دەخۆن زوو پیر دەبن بۆیە دەڵە گۆژ مەخۆ خۆ لەبەر هیچی دیکە کەم بخۆ پێغەمبەریش فەرموویەتی زگی خۆت مەکە قەبرستانی حیوانات مێ خۆت و قەبرستانت دانە ناوە لێرە ئەوە بە هەر حاڵ بەجێ خۆی و ئەمە دەبێت لە سوپەرفودەکان ئیسفادە بکەین خەت و پەرەنکاتمان هیچیش نەماوە بە داوای لێبوردنەوە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت سوپەرفود سێ دەنگ شتە سوپەرفود ئەبەرفودە ئەوە یەکان گەردەی گوڵە ئەو گەردەی گوڵە کە زەرگەتەکان دەگەڕێن لە کۆلۆنی لە گوڵەکانی هەڵدەبژێرن دەیبن بۆ مەلەکەکەیان بیخۆ ئەلان لە ئەتارەکان جارجار پەیدا دەبێت دەبێ بگەڕی پەیدایکەی یەکیان کاکاۆی 100 خاوە کە دوو گەردەی گوڵ 2200 بویسی هەیە بزانە چەند لە ئینسان زۆرتر کاکاۆی تاڵ 65,000 بویسی هەیە و جۆز هیندی و هەر ئاوی سەوزە چەقەرەکان ئەو شتانەی کە گەنم ئەوێت دە پێشدا دەڵی چەمەنێکی سەوزە ئەوانە چەقەران ئەوانە وزەیان زۆرە ئەتۆ دەبێت ئەتۆ ئەگە لە ئیشقی گەردوونی دەگەڕی و دەتەوێت عمرێکی جوان و گەشاوەبی وزەت زۆر بێت لەوانە بەکاربێنە شە زیندوەکان بەکاربێنە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین کە گرنگی بەژن دەدەن سپاس بۆ تۆ